لبروا يكم صفتي قيادي، يكم صفتي باوكايتي، يكم صفتي بريو بردني خيزان أو إنسان دزوالا به زۆر جار ئافرەتیەت ئەڵێ کاکتۆرە مەی لەمێ دەکەم جیابمەوە بۆ ئەڵێ پیاوەکەم ڕەزیلە مەسرەفمان ناکا لێمان ناپرسێتەوە هەرچی پێداویستی ماڵە من خۆم بە چنگە کڕێ بە میرات ئەیکەم ئەم پیاوە هیچ خۆی بە پەرپرس بەرامبەر بە ماڵە نازانێت ئەم پیاوە نەک لە پیاوەتی کەوتووە لە باوکایەتی کەوتووە لە سەروەری کەوتووە لە سەرۆکایەتی خێزان کەوتووە بە کەڵکی ئەوە نایەت دوو مناڵ بەڕێوە بەرێ لەبەرەوە سەرکردا بێ بەخشندە بێ ئەبێ بەخشندە ملکەچکە لە ئاستی موچەخۆری خۆی سوراحی سەرفری و دێنێ لە بۆ پیاڵە کە تێکا بۆی کە ئاوداری لەسەر سەر ڕاگرتووە دەیزانێکی تایە لە لای لەنگە پەروەردەی نوقمکە گەورەی وایە بڵێ گەورە نابێ خۆی لەسەرەوە بێ خەڵک نوقمکە گەورە نابێ خەڵک کا بە دارچەق و خۆی پێی بڕوە گەورە ئەبێ گەورە بێ سەرکردە ئەبێ سەرکردە بێ ئەم سیفەتانەمان ئەگەر بزانیایە قەت لە ماڵی خۆمانە تووشی کێشە نەئەبووین منداڵ بیزانیایە باوکی ئەو پارەی کە هەیەی لەوا سەر پێکات لێی ناشارێتەوە کوناوکونی پێ ناکا لە سیارەکەیە هەڵی ناگرێ لە شوێنی ترا مەسرەفی ناکا لە بانکا ئیداعی ناکا دڵی بە باوکە خۆش وایە ئەم باوکە وەکو پێویست ناڵێ پێویستی بە هیچ بێ وەڵڵی هەتا وەکو ماوە هەر وەکو مناڵ لە بەردەستی ئەمێنێتەوە بۆیە ئەو باوکانە ئەو مدیرانە ئەو سەرکردانەی کە دەست لە خواردەستی خۆیان ئەکێشنەوە یاخود وەکو پێویست موچەیان نادەنێ یاخود چاویان لەو پارەیە کە موچە خۆ دێگرێ قەت نابن بە گەورە و قەت نابن بە سەرکردا خۆشیان گەورە بن عەقڵیان گەورە نابێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ثم لا تجدوني بخیلا قەت نامبینین ئینسانێکی ڕژ بم